بسم الله الرحمن الرحیم. مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان پەیامێکی بەناوی با هەموو لایەک وریابین کۆمەلگاکەمان زیاتردا نەڕوخێ لەبارەی ئەو ڕەفتارانەوە خستە ڕوو کە لە ڕۆژانی ڕابردوو لە شارەکانی هەرێمی کوردستان ئەنجام دران. مامۆستا عەلی باپیر لە دەستپێکی پەیامەکەیدا دەڵێت لە ڕۆژانی ڕابردوودا چەند ڕەفتارێک نوێنران مایەی نیگەرانی و بێزاری خەڵکێکی زۆر بوون و زەنگێکی دیکەی مەترسیدار بوون، بەڵام ئەوەی لە تاوان زلتر و بەزەڕترە زەمینە بۆ خۆشکردن و هاندان لەسەرەتی لەلایەن کاربەدەستان و دەستڕۆیشتوانەوە، ئەوەش مایەی عەیبداری دنیا و شەرمەزاری قیامەتە. مامۆستا عەلی باپیر لە پەیامەکەیدا ئاماژە بەوە دەکات بە خۆڕایی نەگوتراوە ئەنناس عەلا دینی مولوکیهم، اینجا زۆر جێی خەفەت و ناسۆرە کە زۆربەی حکومڕان و بەرپرس و کاربەدەستانی هەرێم وایان تێدا دەبینرێ کە پشت لەخوا و ئاینن یان بەلای کەمەوە بێباک و بێهەست و نەست و بێ هەڵوێستن لەمەڕ ئاین و عەقیدە و ئەخلاقی کۆمەلگا و هیچ مشورخۆریەکی دڵسۆزانەیان لەو بارەوە نییە. سەرۆکی کۆمەڵی دادگەری باز لەوەش دەکات کە بۆ ئەوەی بزانین ئاراستەی حکومڕانی و سیاسەتی زۆربەی کاربەدەستان و بەڕێوەبەرانی ئێستای هەرێم ڕووبەرە و کوێیە، دەبێت سەرنجی ئەو کەناڵە ڕاگەیاندانە بدەین بە هەموو جۆرەکانیانەوە کە سەر بە حکومڕانن و لەلایەن ئەوانەوە ئاراستە دەکرێن بە پارەی حرامی داهاتی دەست بە سەرداگیراوی خەڵک و وڵات سەخاوەتمەندانە تەمویل دەکرێن. مامۆستا عەلی باپیر تیشی خستووەتە سەر ئەوەی کە کاتێکیش کەسانێک دەیانەوێت ڕەخنەی دڵسۆزانە و ڕێ لە ستەم و فەساد و داڕوخانی کۆمەڵگە بگرن، وێڕایچەکی لە مێژینەی تۆمەتبار و بگرە تاوانبارکردنیش چەکی زاربەستن و گرتن و دەرکردن لە ژیان ئامادەیە. بۆ ئەوەش نمونەی دەرکردن و زاربەستنی چەندان و تاربێژی حەقبێژ و دڵسۆز و ڕۆژنامەنووس دەهێنێتەوە. مامۆستا عەلی باپیر چەندین نمونەی زەقی کۆمەلگاش دەخاتە ڕوو کە بەڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ دەستی حکومڕان و کاربەدەستانێکی هەرێمیان تێدایە، لەوانەش هەڵوەشانەوەی خێزانەکان و بەکارهێنانی ئۆتێل و باڕ و یانەکان بۆ بەدڕەوشتی و خۆکوشتن و کوشتن لە نێو هەردوو ڕەگەزدا و ئاڵوودەبوون بە مادە هۆشبەرەکان و نێرگەلەکێشان و قومار و مەساج و زیادبوونی ڕێژەی تاوان و دابەزینی ئاستی پەروەردە و زانست و فێرکردن لە ناوەندەکانی خوێندن، هەروەها بەردەوامی دەست بە سەرداگرتنی زەوی و مڵک و ماڵی گشتی و بە قاچاخێنانی شمەک لە سنوورەکانەوە لەلایەن باندەکانی سەر بە کاربەدەستانەوە. سەرۆکی کۆمەڵی دادگەری وێڕای دەستخۆشی و پێزانینی بۆ ئەو کەسانەی دژی ناشەرعی و خراپەکارین چەند ڕێنماییەکیشیان ئاراستە دەکات و دەڵێت دەبێ وریابن تووشی تێپەڕاندن نەبن، چونکە موسڵمانیەتی ڕاست و هاوسەنگ ئەوەیە کە نە لە ئیسلام و شەریعەت بەجێبمێنی و نە لێیشی تێپەڕێنی. هەروەک دەشڵێت وەک چۆن بە هەندێک ڕەفتاری ناشرینی ڕەوشتی قەڵز دەبن و هەڵوێست وەردەگرن، پێویستە ئاواش و بگرە زیاتر و لە پێشتریش بەستەمکاری و گەندەڵی و خۆرخکاری و بە ملیاردێرکردنی کەمینەیەکی حیزب و خزم قەڵز بن و هەڵوێست وەربگرن. لە کۆتاییشدا ڕوو لە هەموو لایەک دەکات و دەڵێت باوریابین یەکێک لە یاساکانی خوا لە ژیانی بەشەردا ئەوەیە کە بەهۆی ستەم و بێدادیەوە کۆمەلگاکان هەرەس دێنن و دەڕوخێن، کەواتە با هەرچی زووە فریای خۆمان و کۆمەلگا و قەوارە سیاسیەکەمان بکەوین کە بەهۆی دژایەتی ئاین و هەڵوەشاندنەوەی ڕەوشت و یاساشکێنی و ستەم و لادان و قڕی و پڕی و بێدادیەوە زۆر بێهێز و پێز بووە. با پاکسازی و چاکسازیەکی هەمەلایەنەی ڕیشەیی تێدا بکەین و نەهێڵین ببێتە فیدای بەرژەوەندی ناشەرعی و سەروەت و سامانی بەستەم و گەندەڵی وەسەرێک نراوی چەند حکومڕانێکی بازرگان و مشەخۆرەکانی دەوروبەریان، ئەگەر نا با دڵنیابین بێدەنگ و بێهەڵوێستان لە بەرامبەر خراپەکار و ستەمکاراندا لە دنیا و دوا ڕۆژدا بە ئاگری ئەوانەوە دەسووتێن.